ڕواڵەتەکانی بە سەربازگەکردنی شارەکانی هەرەم لە حکوومەتی کۆرەی باکوور دەچێت و هەرچی بانگەشەی مافی مرۆڤ و ئازادی تاک و بەرزکردنەوەی دروشمە گەورەکە کە دیموکراسیە دەخاتە ژێر پرسیارەوە. باردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادی بە پارتی دیموکراتی کوردستان دەفرۆشێتەوە و زۆنی سەوز بەراورد بە زۆنی زرد بە شامی شەریف ناو دەبات. بەڵام هەر لەو ناوچانی لێژێر قەڵەمڕەوی یەکێتیدان لە هەڵبژارنەکاندا دەنگدەرێکی زۆری ئەو حزبەی تێدایە تاقە لە خۆپیشاندەران دەکرێت و ڕێگە لە هەرگربوونەوە و چالاکیەکی مەدەنی دەگیرێت لە بری دەست و پەنجە نەرمکردنیش لەگەڵ داخوازیێڕەوەکانی خەڵک و وەڵامدانەوەی خواستی شەقامی تووڕە و برسی. زۆر جاریش خۆپیشاندەران بە ئاژاوەگێڕ و دەستی تێکدار ناو دەبن و بەهێز دەیانەوێت سەرکوتی دەنگە ناڕازیەکان بکەن. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا جگە لە قەیرانە سیاسیەکان بەهۆی تاکڕەوی لە بەڕێوەبردن و تەخشان و پەخشانکردنی ئابووری هەرێمی کوردستان لە بەرژەوەندی گروپێکی بۆ جوازی ناویەکێتی و پارتی بار و گوزەرانی خەڵک ڕۆژ لە دوای ڕۆژ سەختتر دەبێ و حکوومەتیش جگە لە تەماشاکار هیچ ڕۆڵێکی تر نابینێت. هەر کاتێکیش خواستی جەماوەر هەڵکشا و با خۆپیشاندان بەڕووی دەسەڵاتدا تەقیەوە شارەکان دەکەن بە سەربازگە و بەهێزی سەربازی و چەکی قورس وەڵامی گەنجان و لاوانی ئەم وڵاتە دەدەنەوە. ئاستی ستەمکاری ئەو دەسەڵاتە گەیشتووەتە قۆناغێکی مەترسیدار و وەک کودەتا مامەڵە لەگەڵ داوەڕەوەکانی خەڵک دەکات و بە چەندین شێوازی جۆرا و جۆر ڕوبەڕووی خۆپیشاندەران دەبنەوە و لە هەندێ ناوچەش بە چەکی قورس و گازی فرمێسکرێژ وەڵامی ناڕەزایەتیەکان دەدەنەوە. ئەمەش ئەوەندەی تر نیشانەکانی کەوتنی کابینێ هەشتی حکوومەت و ئاوابوونی چاکسازی لە نێتی حکوومەتدا نیشان دەدات. هەرچی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیشە بە بیانووی شکستی دەسەڵات لە ئاستا خوازیە سەرەتایەکانی ژیانی خەڵک لە حکوومەتی هەرێم کشانەوە و داوای هەڵوەشانەوەی حکوومەت و ئاساییکردنەوەی ژیانی هاوڵاتیان دەکەن.